بەخێر بێن بەڕێزان. هاوڕێکیان چاوەکەم زۆر سپاس. ئەم عینەکە لابم باشتر نییە. هاوڕێیان ئامادەن؟ هاوڕێیان دەستگەکەی کاگیان فەر دەستان خۆش بەڕێزان ببورن کەمێک دواکەوتین داوای لێبوردنتان لێکەین سوپاس بۆ شووی درێژیتان بەناوی خوای بەخشندەی میهرەبان. وەکو لای بەڕێستان ڕوون و ئاشکرایە ئەمڕۆ بزوتنەوەی گۆڕان لە شاری سلێمانی لە گردی زەرگەتە سێیەمین کۆنفرانسی نیشتیمانی خۆی بە پێی یاساکار پێکراوەکان و لەسەر بڕیاری فەرمانگەی پارت و ڕێکخراوە سیاسیەکان بە ژمارە 875 گرێ دەدا. دیارە ئەم کۆنفرانسی سەرجەم گۆڕانخوازانە و کۆنفرانسی دابەزراندنی بزوتنەوەی گۆڕانە کە بە بەشداری دەستەی گشتی ئەندامانی دەستەی گشتی بزوتنەوەی گۆڕان بەڕێوە دەچێت لە ناوخۆی هەرێمی کوردستان و ڕەوەندی کوردی کە ئۆرگانەکانمان لە ئۆرگانەکانی بزوتنەوەی گۆڕان لە ڕەوەندی کوردی. کۆنفرانسەکە لەژێر دروشمی هاونیشتیمانی دەستور دیموکراسی بە ئامانجی دووبارە سەرپێخستنەوە و هەسانەوەی بزوتنەوەی گۆڕان ئینشاءڵڵا لە قۆناغەکانی داهاتوو بە پشتیوانی خوای گەورە و هەموو گۆڕانخوازان بەڕێوە دەچێ و وادەی کۆنفرانسەکە بریتی دەبێت لەمڕۆ ئەگەر پێویستی گر ئینشاءڵڵا لە سەعاتەکانی کۆتاییدا ئاگادارتان دەکەینەوە ئەگەر درێژەی کێشا بۆ ڕۆژانی داهاتوو. زۆر سپاستان دەکەین بەخێر بێن. وەکو ئاماژەم پێدا ئێمە لە ژێر بڕیاری کۆمسیۆنی باڵا ئەم کۆنفرانسا بەستین فەرمانگەی پارت و ڕێکخراوەکان بەرپرسیارە لەم پرسە بڕیاری ژمارە 875 لە 26 مانگی پێشوو فەرمانی بە ئێمە کردووە کە لەمڕۆ کۆنفرانسی نیشتیمانی بەستین. ئێمە ئێستا چینە قاعەکە و لە خزمەتیان نین. کاگیاسین بەپێی ئەو دەستوری کە دیاری کراوە پێویست ئەندامانی کۆنفرانس چەند کەس بن. ئەمە پرسیارێکی دیکەم ئەمە پرسیاری هەموو گۆڕانخوازان و تەنان هاوڵاتیان و میدیاکارانیشە. دوێنێش بزوتنەوەی گۆڕان باڵی کورسات بەیاننامەیەکیان بڵاو کردەوە کە ئەوانیش ڕۆژی پێنجشەممە دەی چوار بە هەمان شێوە کۆنفرانسی نیشتیمانیە بەستن. ئێوە چ تێبینیەکان لەسەر ئەو هەیە؟ هەر جۆرە پرۆسەیەک بەپێی بڕیار و ڕاستپاردەی فەرمانگەی پارت و ڕێکخراوەکان لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بەڕێوەیەتی ئەمە بەپێی یاسا ڕێکخراوە و هەر بەپێی یاسا و لە ژێر ڕۆشنایی ئەو یاسا بەرکارانەدا کۆمسیۆن تێبینی داوە بە ئێمە لەسەر هەموارکردنەوەی دەستورەکەمان کە داوای لێکردوین کۆمەڵێک ڕێژە هەیە لە جواتە هەڵبژێراوەکان کە ئەبێ بە ڕێژە ڕوون بێت و ئەبێ نیساب دیاریکراو بێتیدا ئێمە لەسەر ئەو لە ژێر ڕۆشنایی ئەوەیە هەموارمان کردوێتەوە و ئینشاءڵڵا ئەمڕۆ پەسەندی دەکەین. ببوورە تێنەگەشت ئێمە نوێنەرایەتی ئۆرگانەکانە نیسابەکە زۆرینەی ڕەهایە. ئێمە لە خزمەتیانین و بەڵێ ئەوە بڕیاری خۆیانە و وەکو ڕێکاری قانونی خۆیان و ئامادە بن. کۆمسیۆن یەک بڕیاریە هاوڕێکیان بڕیاری ژمارە 875 لە 26 مانگی ڕابردوو دەرچووە ئەمڕۆی دیاری کردووە بۆ کۆنفرانسی بزوتنەوەی گۆڕان. ئەوە لە ئەمڕۆ یەکلایی نابێتەوەوانێ ئەوە دواتر دوای هەڵبژاردننی جواتی نیشتیمانی لە یەکەمین کۆبوونەوەی جواتی نیشتیمانیدا ئەو پرسە یەکلایەک دێت. کۆنفرانسی نیشتیمانی هەموو ئەو پرسانە چارەسەرە گاوڕێکیان. کۆنفرانسی نیشتیمانی و پەسەندکردنی لە کۆتاییدا هەموو پرسانە چارەسەرە. ئێمە ئاماژەمان پێە لە سەرەتای قسەکانماندا کە ئەم کۆنفرانسە کۆنفرانسی هەموو گۆڕانخوازانە دەرگای دڵ و ماڵمان کراوەیە و بەخێر بێن سەر چاوان ئەوەی مافی بەشداری هەیە ئەندامی دەستەی گشتیە لە خزمەتیان و بەشداری ئەم کۆنفرانساکە.
ناکرێت یەک حزب یان باڵێن دوو حزب و یەک ناگان هەبێت. جوابی جەنابتانم مایەوە ئێمە بە پێی ڕێکارە قانونیەکانی کۆمسیۆن نەچین بەڕێوە بۆمان دیاری کراوە ئەمڕۆ دیاری کراوە بۆ کۆنفرانسی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان سوپاسان دەکەم. ئەو شتانە هەمووی دوورە لە ڕاستیەوە بەداخەوە میدیا لە هەندێک من ڕووی دەم لە هەمووتان نییە هەندێک میدیا بۆ چاوەشەکاری ئەو شتانە بەکارێت سوپاسان دەکەم. ئەو حاڵەتان ناخرێتە قۆناغی دواترۆ براجان جارێ ئێشتا پرۆسەکە ڕووی نەیەوە با ئێمە ئەو دادوەر ئامادە بێت بۆ چاودێریکردنی هەڵبژاردنەکانتان. ئێمە لیژنەی سەرپەرشتیار هەیە لە فەرمانگەی پارت و ڕێکخراوەکان ئەوان ئامادە بن. زۆر سپاس. ئاماژەم پێدا لە یەکەمین کۆبوونەوەی دوای کۆنفرانس کە دوای پەسەندکردن یەکەم کۆبوونەوەی جباتی نیشتیمانی و پرۆسانە ئەنجام بدەین. دەستان خۆش بێ زۆر سپاس. بوەسن لێرە برادران لێرە بوەسن تا